هێزەکانی ئێران بەڵام خۆپیشاندانە ناڕزایەکانی ئێران زۆربەی زانکۆ و شارەکانی ئێرانی گرتوتەوە. دەستگیرکردنی 9 ڕۆژنامەوانی ئاژانسی میزۆپۆتامیا و ژن نیوز لە تورکیا. بخير هاتن كورت كونكشن جدنجي امريكا لواشنطن نها هشتي سبيدا روجا دشاميه هون كورت كونكشن لسر تبع بلاتفورم دنجي امريكا وساتلايتا ان ار تي جي دبين صلاف ورزم قرم جمن داخل الشمو صلاة يا صوت جبارتان لبت مشتو مرة داوية بربجيرن فرمانداري ولاية جورجيا ده يكشمي لسر جبر برنيبو لدمكو فرمانداري كوماري براين كامب بالك شاندي سر بهاين جياني و ستيسي ابرامس يا ديمقراط رجدي كريكو جبر برنا دو جاني مجارة خانمية دقل بزيشكين وان و نيا سياسة فانايا دادقها بلندا ولاية جورجيا بندكرن داني بو سر جبر برنا روکان پشتی 6 هفتین دو جانیه لی رید دوینا دما جیانا دای که دمترسی دا بیان جی او راستی زیدگاویا سکسی هاتبه و پولیس به هاتبه آگه دار کرن. کم دبیجا لگورا قانون خانم ناهنه دادگاه کرن بلکو پزیشکن کو بوی کاری رادبن و قانون ویکاری یان جی پزیشکن به قانون ویکاری دکن ابراهام دیسان یان لی خانم ابراهام دبیجا هنک قانون جورجیا شاشن بتایبت جی اوین ریگریه لپیش دانی دکن هر دو بربجیران سوز دان کو انجامن هر بجاردنان پسند بکن دما کو او سر نکون کەمتر لە 2 هەفتە ماوە بۆ هەڵبژاردنەکانی نیوەی خولی سەرۆکایەتی کۆنگرێس لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سیناتۆری کۆماریەکان سکات دەڵێت نیگەرانیەکان سەبارەت بە هەڵاوسانی ئابووری یارمەتی پارتەکەی دەدەن بۆ دووبارە کۆنتڕۆڵکردنەوەی ئەنجومەنی سیناتی ئەمریکا لە کاتێکدا ڕێک سکات سەرنجی لەسەر ئەو پرسانە بوو کە پێشبینی دەکات لەم خولەی هەڵبژاردنەدا سوود بە کۆماریەکان بگەیەنێت ئەم لێدوانی سکات چەند ڕۆژێک دوای ئەوە دێت کە دەستدرێژی کارێک کە داوای بینینی نانسی پلوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکای کردبوو هەڵی کوتایە سەر ماڵەکەی لە سان فرانسیسکۆ و بە چەکوش هێرشی کردە سەر هاوسەرەکەی ئەو هێرشە ترسی توندوتیژی سیاسی لێکەوتوتەوە بە تایبەتی بەر هەڵبژاردنەکانی نیوەی خولی سەرۆکایەتی کۆنگرێس. بەپێی دامەزراوەی ڤیکتۆری هاوڕەگەزخوازان ئەمساڵ زیاتر لە 1000 کەسی هاوڕەگەزخواز خۆیان بۆ ئۆفیسە ناوخۆی و فیدراڵیەکان لە سەرانسەری ئەمریکادا کاندید کردووە. زانیاری زیاتر لەم راپۆرتەدایە. بناوی LGBTQ ویکتوری فاند کو ددما هەڵبژاردنان پشتگیریە کاندیدên هەڤڕەگەزخواز دکت ئیساڵ هاریکاریە زێدەتر ji 400 kesan dikit ji nav wan 1000 kesên xwe berbijêr kirine li Amerîka. And our candidates continue to be much more diverse. Kandîdên me ji grûpên kandîdên giştî hema rengtir e, ji hemî civakên cuda ne. Tiştê ku em dibînin dubare dibe, dema tu endamê civaka LGBTQ bî dibe ku civak harîkariya tenek e, lê ev e ne nerêniye. Ev e tişteke dibe tu bû dengderan şirûve bikey, yan jî xwe bi wan bide nasîn. خانما پارکر بوی باوریه کو بریارا دادگاه بلند بو هلوشاندنا رو ورسز وید کو مافی دستوریه جبو برخوبرنا زارو کانددت هر وصا هجمارک جبیوان لپروژه یاسا دجی هفرگز خوازان کو بوی یاسا لسر آستا ویلایتان بوی هاندر دا بکونه بریکانی هلبجارتنین سالا 2022. That has اوی اگه گلک خلکن جواکا مهاندانه و براستی گلک کاندید اینانه ناف پروسا سیاسی کسین کشیان هنده که برافانی جبارین ما بگن و مافید بینگهینین ما بپارزن. ڕێخستنە هاریکاریە هەڤڕەگەزخوازان ڕێخستنەک بێئالیە و پشتگیریە و هاریکاریە بەربرجێرên بێلایان دەکرد. دە هەلبژارتنا دەڤەرە 41 یا کالیفۆرنیا کۆماریخواز کەن کالڤرت سیاسەتمەدارێکی هەریکەڤنە دە جڤاتا کالیفۆرنیادا و دژی کاندیدê دیموکرات وێل ڕۆڵنز دۆزگەرê berê فیدرال û hevregesxwaz e pêşbirkê dikit. Lê rewşa îsal hatiye guhertin
بخیرا هندێک و جواکا هەڤڕەگەس خوازان کەتیە ناو هەرێما پالم سپرینگدا. ئەگەر ئەس divê pêşbirkiyê سەر bikevim ez ê bibim duwem hevcinsxwazî endamê Kongresê ji Kalîforniya û nûneratiya me li Kongresê gelkî giring e. Li Texas Sîlya İsraîl xwe ji bo şaredariyê berbijêr kiriye eger ew bi ser bikeve dê dîrokê tomar bike ku yekem xanima hevregesxwaz e dê bikeve di vî postî de. I'm also a different kind of Ez candidate. kandîdeka ciyawazim ji ber ku ez latînim û endama civaka LGBTQI me ku li ser deverên sinor mezin bûme, egerên dijî min hêj dema ez li kutubxane bûm hene, li dema ez li zankoya Texas bûm hindekî kêmtir bûn û şans dijî helbijartina min bû ez fêr bûm ku ciyawaziyên xwe qebûl bikim û pê serbilindim. Sê endamên civaka hevregesxwaz ketine pêşbirkê ji bo postê parêzgariyê ji bo wîlayetên ciyawaz li Colorado, Oregon û Massachusetts. Raporta Maxim Moskalkov, Helen Sindhi, Dengê Amerîka. Tevî guartinên vê dawî di rêbazên koçberiyên Rêveberiya Serok Joe Biden da û tundkirina snûran penaberên ku ji Venezuelayê tên bi qaçaxî derbasî Amerîka dibin xwe radestî ajansên nûbedariya snûran dikin helbet jî ev mijara giring e ji bo wan di helbijartinên wan wîlayetên snûrî de. Dengê Amerîka bi çend ji wan penaberan re axiftiye. لەگۆر پلانەکانیا کۆچگاسپی نزیکی 24,000 ڤەنەزوێلی ڕێبوهاتیەدان 2 ساڵان بیاسایی لە ئەمریکا بژین ئەگەر سپۆنسەرێکی دارایی لە ئەمریکا هەبیت. وەزارەتە ئەولەکاریە ناوخۆیە ئەمریکا ڕاگەهاند ئەف پرۆسەیەنی هاتنە ناڕەوایە خەڵکی ڤەنەزوێلی بۆ سەر سنووران بە ڕێژە 85 سەدەی کێم کریە. استفانیا ویلاراول هاوڵاتیەکە ڤەنەزوێلیە ئێکە ji 4 kesên yekem ku derbasî Amerîka dibin birêya bernama miroviya Wezareta Ewlekariya Navxweya Amerîka ku 18 heyva 10 dest bi wergirtina daxwaziyan kiriye. Ev hatine jûra min e piştî hevpeyvînek Kurd wan ev xiste nav pasporta min da ku ez bişêm bo 2 salan li vêrê bimînim. ویلاراول گوتی دەمێک و 22 جودمەهێ گەهشتیە فرۆخخانە ئەمەیامیل فلۆریدا بۆ ماوەیەکی کورد بەرپرسên گومرگان پرسیار جێگرن پاشی پرۆسەی هاتناوێ دەمێکی زیدا بڕێڤە بر پشتی ku xîşkawê ku sponserê wê yasayî di 20 cudmehê daxwazî pêşkêş kirbû. Wezareta Ewlekariya Navxweya Amerîka roja şembiyê ragihand 4 yekem Venezuelî birêya firûkeyan gihiştîne Amerîka ku ji Meksîk û Guatemala pîro geşekirîne. Her wisa li gorî mercên bernamanî hin xalênî hene ku daxwaza dersnûrkirina hemî Venezueliyên Bakurê Meksîk dikin bê cudahî yên ku bawername destedane û bê belge xwe gihandîne snûran. Lê ev yek neşiyaya koçberên Venezuelî yên ku mercên nî li ser nehêne guncîn rawestînin ku rojane digihne derbenda Yuma û diçine wîlayeta Arizona. Ez hemî tiştên derbarê yasayên nû dizanim. Ez her tiştekê rêdît dizanim. Lê min vîya hewl bidim. Vilaraol ya keyfxweşe ku êke ji wan 24,000 Venezueliyên bextewer ku dê derbasî Amerîka bin. Lê ev hejmara rêjeyeka kêm ji 180,000 Venezueliyên sala borî hewl dayîn derbasî Amerîka bibin. Ji bo raporta George Agopian hatîn mayî Dengê Amerîka. Karbidestên federaliyên Amerîkî hûşdariyê didin ji destê werdana biyanî di helbijartinên heştî mijdarê de hevdem ajansên ragihandina Amerîkî dibêjin Rûsya gumanî li ser serwerî û serxwebûna helbijartinên Amerîka mezin dike û Çîn siyasetvanên Amerîkî weka xeterê li ser berjewendiyên Bêjingê dadinê. Gelo rasta welatên biyanî dêşiyan hebe mayê xwe bikin helbijartinên Amerîka û karî ji bo serketina layanekî bikin hevkarnecî balayî pêdaçûnê bike pêdaçûnê dike necî dem baş ev gefên destêwerdanî di helbijartinan de di çi az dene û çendê mezinin. بله دخیل دستخستنا نوا هلبجارتنین میترم دای نیوا دمه دسه خالاندا جهدگیرن وکه برپرسین امریکی دبیجن یک پرسا یا پیزانین شاش و شیلی یا دوی هریشن سایبری و اینترنت و هاکرین یا سیجی مثلا آبوریه که چند کارن به ریا پره و آبوریه روله ببینند وان هلبجارتن آندا یک جوان وکه درکتی هولیت چند روزین بوریجی دا مجارا سرکه یا برپرسین امریکی و هند اندام کنگرسی بو پرسا
جوینا اوپیک پلاس یا کل سعودی عربستان سعودی هات یا انجام دان دبیجی کو ریوبریا بایدن ج عربستان سعودی خواستیا کو جوینا اوپیک پلاس مهک باج را بخیتن اف یک جالیه توم تفنی اندام ی کوماریان و نوینرکی یه ویسکانسن گود یعنی داخواست کرد بو کرونشنه که تایبه کمیته دادوریه لکنگرسی رونیتن و درباری وی مسئله دیفچونا بکتن جالیه دنوه یم بر پرسن امریکی دو جن استرلی ریوبرا یا سایبر سیکیوریتی و بنسازیا یا سیکیوریتی یا اولکاریا امریکا آژانسا CIS اید بیجنه بو CBS نیوز آخفت و درباره وان تهدید و گفان آخفتین کرن و دازانین کو گف جدینه بله جالیه چین ایران و روسیه و نجیب يعني ام دبینن کو راگاندن امریکی بحثی وان مایتی کرنا دکا لیکن پرس او کت بحث کنی دوی کا ام بزن کا کاردسین امریکی تایبجین اولکاریه و چه بکن اولکاریا سایبر چه بکن لی او دبیجن کا او چه بکن جبو ریگریه لوی مایتی کرنی دستی وردانی د پروسی هر دموکراتیک دال امریکا بله داخل وقت زانی کود هالبجارتنين 2020 دا آلوزیه که مازن درکت پشتی وی کو گلک آلیان رود بتایبت روسیان دست خسیه نوا هالبجارتنين 2020 اجبرویه که همی سازین امریکی یعنی FBI بگیره هوملاند سیکیوریتی CIA وکی مگوت آژانسا CISA کو ریوبراوی دو آخفتو گلک داتا دان هر وصا تیگوتن کو روجن بهندا یعنی دورنین الصبح یانجی روجن بهندا انتلیجنس کمیونیتی یعنی وکی بیجن انجمن آجی جواتا یا استخباراتی وکبیجن بلاوک که بلاو بکه درباره وان گف وان تهدید جدی ین کو دهنه کرن دبی کو ایران و روسیا و چین خو آماده کرد بیتنج بو روج نزیکین هل بجارتنی دست بخنه ناوا هل بجارتنان و هند گومان و شکان بینهوله بس وکه جن استرلی گوتی بلا ملت ما بباور بلا امریکی باور بم کو و هالبجارتنا که زلال و شفاف به انجام ببن نجی بالای هفکاری ما راست خوب بمره بوگل که سپاس بوجی آلوزی به هفچون دلیو برا خوپیشاندانان ایرانی و لاین گرین حکمتی دا لچن جهان درکتنا و لترکیه جی روجداموان هاتنا گرتن هلبت و کی تجی گوتی پشتی چند دمجمنی دیجی ججنا هالوینی دا امریکا دست بیدی که اف نجارین معینه دا برنامه ما دم معیده دوای ناوبرگین ولاتان دنگ امریکا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دم پزانین و نوچین جیهانه خوێنکارانی ئێرانی لە یەکێک لە زانکۆکانی ئێران ڕوبەڕووی هۆشداریەکان بوونەتەوە کە گوایە دەبێت ناڕزایەتەکانیان ڕابگرن هاوکات دروشمی ئازادی و من کۆماری ئیسلامیم ناوێت دەڵێنەوە بە خۆپیشاندان هاوکات ڕۆژی شەممە فەرماندەی باڵای سوپای پاسدارانی ئێران بە خۆپیشاندەرانی ڕاگەیان ئەمە دوا ڕۆژی خۆپیشاندانی سەرشەقامەکان دەبێت ئەمەش تونترین هۆشداریە تا ئێستا لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە دەرکرا بێت لە سەرانسەری وڵاتەکەدا هێزە ئەمریکان هەوڵیاندا ڕێگری لە خوێندکاران بکەن لە ناو زانکۆکان و لە ڕێی تەقەکردن لە هاوڵاتیان بە گولەی ڕاستەقینە و گازی فرمێسکڕێژ و لێدانی خۆپیشاندەران. و ویدیوین کو گهان آژانسا رویترز دو یک شمی خویا دکن کو د زانکویا کا تهرانی دا شر به هف چون د نفبرا خو پیشاندران
دا ڕوودایە. دە ڤیددیۆیەدا کۆمەک زەلام هەنێک جوانە دار دەستێواندانە و هەنێکین دیژی ئاڵایەن ئیرانی بلندکردە ڕاستی کۆمەکە خۆپیشاندەران دەبن. ڤیددیۆ دیار دکە دەمایەک جوانە دەستگایەکی دەردێخا و تەقەیە لە یەک ji xۆپیشاندەران dika. Rûbirûbûn di nêvbera xۆپیشاندەر û alîgirên hikûmetê da li dehan zankoyan derketine. Hevdemê gefên bi karînana zorê li dijî xۆpêşanderan ku hertê û alozî di nav da derdikevin. خۆپیشاندان نزیکەی سەرجەم شار و شارۆچکەکانی ئێرانی گرتووەتەوە زۆربەی نەتەوە و پێکاتە جیاوازەکانی ئێران بەشداریان کردووە لە نەڕەزایەتەکاندا و هاوار دەکەن و دەڵێن مەرگ بۆ دیکتاتۆر و مەرگ بۆ خامەنایی و داوای ڕوخانی ڕژێمی کۆماری ئیسلامی دەکەن. هاوکات هێزە ئەمنی و چەکدارە جیاوازەکان بە درڕندەترین شێوە ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەتەوە. بۆ زیاتر ڕووماڵکردنی ئەو پرسە هاوبەڕێوەبەری ڕێکخراوی مافەکانی مرۆڤی هەنگاو ژیلا مستەجریمان لەگەڵدایە. ئەم کاتت باش ژیلا خان. سپاس بۆ بەرنامەکەتان. هەربژین سوپای پاسداران هەڕەشەی لە خۆپیشاندەران کرد، بەڵام خۆپیشاندەران خۆپیشاندانەکانیان تونتر کردەوە. ڕێک وایە چەند ڕۆژی ڕابردوو فەرماندەی سوپای پاسداران هەڕەشەی کرد لە خەڵک کە ئیتر نابێت لە شقامەکان ببیندرێن، دەنا زۆر بە تونند و تیژی لەگەڵیان هەڵسو و کەوت دەکەن. ئەمە شتێکی نوێ نییە لە سەرەتای دەستپێکی ئەم خۆپیشاندانەوە ئەم شۆڕشەوە کە لە سەقز ڕۆیدا لە ڕۆژی بە خاکسپاردنی تەرمی خاتوژینە ئەمینی خۆپیشاندەران هەر لە ناو شقامەکان بوون بێ ئەوەی کە هیچ چەکێکیان پێ بێ ئەوەی کە هەڵکوتنە سەر دام و دەستگا حکوومەتیەکان تەنها داواکاریە مەدەنیەکانی خۆیانیان هاوار دەکرد لە شقام، بەڵام بەو حاڵەوە حکوومەتی جمهوری ئیسلامی گوێی بۆ هیچ یەک لە داواکاریەکان و نەگرت بگرە لە ڕێگەی هێزە ئەمنیەکانەوە لە ڕێگەی هێزە لیباس شخصیەکانەوە بە تونترین شێوە بەرەو ڕووی خۆپیشاندەران و داواکانیان دەبوویەوە تا ئێستا لە پارێزگاکانی کوردستان ئێمە بەپێی ئەو بەدوەداچوونانە کە کردومانە توانیمانە ناسنامەی 56 هاوڵاتی دەربخەین کە لە کوردستانات تەقی ڕاستەوخۆ یا لەژێر ئەشکەنجە کوژراون و ئەمە لە تەواوی ئێران زۆر زیاترە بەپێی ئەو ئامارەی کە ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران بڵاوی کردووەوە چەند ڕۆژی ڕابردوو لە زیاتر لە 250 کەس لە تەواوی ئێران بە تەقی ڕاستەوخۆ کوژراون. ئەمە دەری دەخا کە هەڕەشەکانی بە خەڵک تا ئێستا لە شقامەکان ماونەتەوە گوێ خەڵک شۆڕژگێڕان ئەو کەسانەی کە لەسەر شقامەکانن داوایان هەیە داوا مەدەنیەکانی خوان ناکشێنەوەلی ناترسێن لە هێزەکانی جمهوری ئیسلامی چیدی و دەیان هەوێ گۆڕانکاری بنەڕەتی لە شێوازی حکوومەتی جمهوری ئیسلامی بێتە ئاراوە. ژیلا خان هەڵبەت دەنگوویەک هەیە کە خێزانەکانی بەرپرسانی ئێران دەیانەوێت وڵاتەکە بەجێبێڵن، تا چەند ئەمە ڕاستە؟ هەروەکە خۆتان ئاماژەتاندا ئەمە لە دەنگۆیەک دەچێت لەبەرەوە تا ئێستا هیچ شتێک نەبووە کە ئەم بابەتە بسەلمێنێ ئایا لە فڕۆکەخانەکان پاسپۆرتەکانیان یا لە وڵاتانەی کە دەنیشنەوە دەچن نیشتەجێ دەبن هیچ زانیاریەکی پشتڕاستکراو لە ڕاستیدا دەرنەکەوتووە، تەنها وەکو دەنگۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمانە وتراوە، بەڵام بە هەر حاڵ ئەمە دوور لە چاوەڕوانی نییە لەبەرەوە حکوومەتی جمهوری ئیسلامی دەست و پەیوەندیەکانیان ئەندامەکانیان سوور دەزانن کە خۆپیشاندەران و ئەو کەسانی کە لەسەر شقامەکان من بە هیچ شێوە ناکشێنەوە و دەیان هەوێ ئەم حکوومەتە بڕوخێ حکوومەتی دڵخوازی خۆیان بێتە سەرکار و ئەگەر ئەم شتە ڕوو بدا بە دڵنیاییەوە مەترسی لەسەر ماڵ و حاڵی ئەو کەسانەی کە دەست و پەیوەندی ڕاستەوخۆیان هەم لە سەرکوتی خەڵک هەبووە لە ئەم خۆپیشاندانانە و خۆپیشاندانەکانی ڕابردوو دەکەوێتە مەترسیەوە بۆیە دوور لە چاوەڕوانی نیە بیان هەیە وڵات جێبێڵن و بچنە وڵاتێکە هەست بە ئەمنیەت بکەن. بەڵێ بەپێی ئاژانسەکان بڵاو کراوەتەوە و ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ تا ڕۆژی هێنی ئەڵێن 272 خۆپیشاندەر لەلایەن ئێرانەوە کوژراون، ڕەنگە لای ئێوە ژمارەکە یان لەوە زیاتر بێت یان لەوانەیە کۆمەڵێک خۆپیشاندەر کوژرا بێت بەڵام تۆمار نەکراون.
بەڵێ لە ڕاستیە بێجگەلەوەی کە تۆمار نەکراوە لەبەر کەمی کات لەبەرەوەی کە لە ئێران ڕۆژانەمە دەبینین کە ئینتەرنێت و ڕێگای پەیوەندی دادەخرێەوە ناتوانین بە دوواداچوون بۆ هەموو کەیسەکان لە کاتی پێویست و لە کاتی خۆیدا بکەین بەشێکی دیکە لەو کەسانەی کە لەسەر شقامەکان دەکوژرێن یان لەژێر ئەشکەنجەگیانیان لەدەستدەدەن بنەماڵەکانیان دەکەونە ژێر هەڕەشەی زۆر زۆر توندی هێزە ئەمنیەکان هێزەکانی ئیتلاعات لە شارە جیاجیەکان ئێمە تا ئێستا چەندین کەیسمان هەبووە لە کاتی بە دوواداچوون بنەماڵەکان لە ترسی ئەوەی کە ڕۆڵەی دیکەیان نەکوژرێ لە ترسی بەندکران ناتوانن ئەمە تەئید بکەنەوە کە منداڵەکانیان لەلایەن جمهوری ئیسلامیەوە کوژراوە و بەشێکی دیکە لە زەختەکان ئەوەیە کە لەسەر هەر کێسێک کە زانیاری ڕاست و دروست بڵاو دەکرێتەوە جمهوری ئیسلامی بەو دەستگا پرۆپاگەندەی خۆیەوە دێ ڕاستی دروستی کەیسەکان دەخاتە ژێر پرسیارەوە وە گومان دروست دەکاوە بۆیە زۆر زۆر زەحمەتە دەست پێڕاگەیشتن بەو زانیاریانەی کە تەئید بکاوە بیسەلمێنێ ئەم کەسانەکە لەلایەن جمهوری ئیسلامیەوە کوژراون. بەڵێ هاوکات بەزەوە دەکرێت چەند هەفتەیەکەوە تا ئێستاکەش کە چەکدارانی کۆماری ئیسلامی ئێران سینۆ منداڵی خوار تەمەنی یاساییان لە خۆپشاندانەکاندا کوشتووە. ئەمە چەند ڕاستە ژمارەکە لەوە زیاترە یان نا؟ بەڵێ دقیقاً ڕاستە دڵنیاتانەکەمەوە هەر ئەو جۆرەی کە پێشتریش باسم کرد ژمارەکە لەمە زیاترە بە دڵنیاییەوە تەنها ئەوەیە کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەهۆی ئەو کێشانەوە کە پێشتر باسم کردنیان توانیوە زانیاریەکان هەمووی بگوازنەوە بەڵام داهاتوو هەموو شتێک ڕوون دەکاتەوە و لەم ئامارە کە ئێوە باستان کرد بە دیاریکراوی 12 مێر منداڵیان لە شارەکانی کوردستان کوژراوە کە دوایین کەسیان دوێنێ کۆماری دەرفتادە لە شاری پیرانشار بوو بە تەقەی ڕاستە و خۆ ینی لە مەودای 3 متریەوە هێزە ئەمنیەکان تەقەیان لێکردووە بە درندانەترین شێوە کوشتبوویان و ئەمەش بە دوای ئەوەوە هاتووە کە کاتی کرانەوەی قوتابخانەکان منداڵانی قوتابخانە منداڵانی ژێر 18 ساڵ بەشداریەکی بەرچاوتریان لە ناڕزایەتیەکان کردووە لە ناو مەدرسەکان لە ناو قوتابخانەکان لەسەر شقامەکان و هیچ ئەمنیەتێکی گیانیان ناپارێزرێت لەلایەن جمهوری ئیسلامیەوە چەندین راپۆرتمان هەبوو ئێمە کە جمهوری ئیسلامی هێزەکانیان هێرش دەکەنە سەر قوتابخانەکان هێرش دەکەنە سەر خیابانەکان شقامەکان و منداڵەکان دەڕفێنن بە تونترین شێوە. بەڵێ بەداخەوە زۆر سپاس بۆ کاتی پێتبەخشین ژیلا خان هەربژین. ڕێز و سلااو بۆ ئێوەش. زۆر سپاس. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ڕنگدانەوەکانی ململانی سیاسی و حیزبەکانی هەردوو حیزبی دەسەڵاتدار یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکرات چ ئاڵنگاریی دروست کردووە بۆ بەشداریکردنیان لە حکومەتدا و چ کاریگەریشیان دەبێت لەسەر دۆخەکە. بۆ مەبەستە هاوکارمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ئەم کاتت باش. ئەم کاتت باش زۆر سپاس. دڵشاد سەرچاوی ناکۆچیەکانی یەکێتی و پارتی چین؟ ئاسۆ یەکێتی و پارتی دەمێکە ناکۆکن لەسەر ئیدارەدانی هەرێمی کوردستان. ڕاستە یەکێتی و پارتی پێکەوە دوو پای سەرەکی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەتەوە بەڵام وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان ئاماژە بۆەکەن کە تاکو ئێستا یەکێتی و پارتی نەیانتوانیوە دوو ئیدارەی تێپەڕێنن. دیارە سەرچاوی ناکۆکیانی نێوان یەکێتی و پارتی یەک دنیامەلەف و دۆسیی جیاوازە لەوانە مەسەلەی چۆنێتی شەریکایەتی لەوانە مەسەلەی چۆنێتی ئیدارەدان لەوانە هەموو ئەمانە وای کردووە کە کۆمەڵێک کێشە کەڵەکە بووە بە تایبەتی ئەم ناکۆکیانی نێوان یەکێتی و پارتی تەنها لە چوارچەوەی هەرێمی کوردستان نەماوەتەوە. وەکەوەی ئاگادارن محەممەد شیع سوودانی حکوومەتی پێکێنا تاکو ئێستا دوو لە وەزارەتەکان کە وەزارەتی ژینگە و ئاوادانکردنەوەیە کە پشتی کووردە یەکێتی و پارتی ڕێک نەکەوتون لەسەری و بە بەتاڵی ماونەتەوە. بۆی ئەکرێ بڵێن یەکێتی و پارتی لەسەر کۆمەڵێک دۆسیەی زۆر ناکۆکن لە دیارترینیان مەسەلەی چۆنێتی دابەشکردنی داهاتە کە یەکێتی پارتی
پارتی تۆمەتبارەکە بۆی کە گەماروی ئابووری خستۆتە سەر سلێمانی و پارتی شێکێتی تۆمەتبارەکە بۆی کە وەکو پێویست داهاتەکانی سنووری سلێمانی ناگەڕێتەوە بۆ خەزەنی دەوڵەت. هەموو ئەمانە وای کردووە کە درزی ناکۆکی نێوان یەکێتی و پارتی زیاتر قوڵ ببێتەوە و ناکۆکیەکانیان بگاتە ئەو ئاستەی کە ئێستا تیمی یەکێتی نیشتیمانی لە حکوومەت بایکۆتی دانیشتنەکانی ئەنجومەنی وەزیرانیان کردووە و ناکۆکی نێوان یەکێتی و پارتی تا دێت قوڵتری شەبێتەوە. بۆیە ئەم دۆسیانە و مانەوەیان بە هەڵواسراوی و چارەسەر نەکردنیان وای کردووە ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتی زیاتر تەشەنە بکات. باشە دڵشاد یەکێتی و پارتی سەردانی لایەنەکانی دیکە دەکەن. ئامان جیان چییە و بەتەمای چین؟ بەڵێ دوای بایکۆتکردنی دانیشتنەکانی ئەنجومەنی وەزیران لەلایەن تیمی یەکێتیەوە یەکێتی نیشتیمانی وەفدێکی پێکهێناوە بۆ سەردانیکردنی لایەنە سیاسیەکان و سەردانی لایەنە سیاسیەکانی کرد ئەوێت ئەو پەیامە بە لایەنەکان بدات بۆی کە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئاگوزەری ئەو ناکۆکی واڵۆزیی کە باڵی بەسەر هەرێمی کوردستانە کێشاوە ڕەبتی بە تاکڕەوانە مامەڵەکردنی پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە و لە بەرامبەریشدا پارتی دیموکراتی کوردستان تیمێکی پێکهێناوە. دیارە تیمەکە یەکێتی کە سەردانی لایەنەکانی کرد تیمێکی حزبی بوون، بەڵام پارتی تیمێکی حکومی پێکهێناوە کە پێکاتۆ لە پشتیوان سادق و ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ وەزیری شارەوانیا یەکێتی پارتی ئەوێت ئەو پەیامە بگەێنێ کە کێشەی نێوان حکوومەتە نە کێشەی نێوان یەکێتی و پارتی. پارتیش سەردانی لایەنەکانی کردووە و ئەوێ ئەو پەیامە بە لایەنەکان بدات ئەوەی ئەو پەیامەی کە یەکێتی پێگەیاندون لەسەر تاکڕەوانە مامەڵەکردنی پارتی دروست نییە و ئەوانیش شایانەوێت لە سەروی تێبینەکانی یەکێتی و ئەوانیش تێبینی خۆیان بدەنە لایەنەکان. واتە ئەوەی کە ئێستا یەکێتی و پارتی بەجیا سەردانی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەکەن بە شێوەیەک لە شێوەکان شکاتکردنە لە یەکتری تۆمارکردنی سکاڵەیە لە یەکتری لای حیزب و لایەنە سیاسیەکان. بەڵێ باشە دڵشاد بە کورتی ناکۆچیەکان تا کوێ درێژە دەکێشێت؟ ئاسۆ ناکۆکیەکان گەیشتۆتە ئاستێکی تەواو ئاڵۆز بە تایبەت دوای ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان گرتەی ڤیدۆیی چەند کادرێکی دژەتیرۆری یەکێتی بڵاو کردەوە و یەکێتی تۆمەتبار کرد بە کوشتنی عەقیدەکی دەستگای دژەتیرۆر کە ئێستا لەو حاڵەتی کوشتنیدا لە هەولێر نیشتەجێ بوو. ناکۆکیەکان تەواو گەیشتونەتە ئاستێکی ترسناک بە تایبەت دوای ئەوەی کە ئەنجومەنی ئاسایشی هەرێم کە پارتی دیموکراتی کوردستان باڵا دەستە بەسەریدا بەرپرسی دەستگای دژەتیرۆری یەکێتی فەسڵ کرد و یەکێتیش نایەوێت بچێتە ژێرباری ئەم ململانیەوە. بۆیە ناکۆکیەکان تاکو ئێستا بە تەواوەتی ئاڵۆزن و بە شێوەیەکی ئاڵۆز ماونەتەوە و هیچ چارەسەرێکیان بۆ نەدۆزراوەتەوە و لە سەروی ئەمەشەوە یەکێتی و پارتی دەستیان کردوتە بەکارهێنانی کۆمەڵێک کارتی جیاواز لە دژی یەکتری. بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان مامەڵە لەگەڵ ئەژیامی ناکا وەکو کارتێک لە دژی یەکێتی نیشتیمانی و یەکێتی نیشتیمانیش لە ئێستادا ئەدهەم بارزانی کە ئامۆزای مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە هێناوێتی بە سلێمانی هەمان کارت بەرامبەر بە پارتی بەکارهێنێ. بۆیە ناکۆکیەکانیان تەواو ئاڵۆزە و تاکو ئێستا نەتوانراوە دەرەچەیەکی بۆ بدۆزرێتەوە ئەگەرچی بە پێ و زانیاریانەی کە لە بەردەستدان نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەرقاڵی نێوانگیریە لە نێوان هەردوولادا، بەڵام تاکو ئێستا دیار نییە هەوڵەکانی نێچیروان بارزانی بۆ نێوانگیریکردن لە نێوان یەکێتی و پارتیە ئەنجامیان هەبێ یاخود دۆخەکە ئاگاتەوە ئاستەی کە دەوترێت یەکێتی ئەوێ لەگەڵ بەغادا دانوستان بکە و غازی کۆرمۆریان پێ بدا بۆی بە جیاواز لە هەرێمی کوردستان بودجیان بۆ بنێرێتە نەچنە ژێرباری فشارەکانی پارتیەوە. بەڵێ سوپاس دڵشاد هەر بژین. زۆر سپاس بۆیەوە. تورکیا بەردەوام گەفا کارێکی چەکداری دی هەرێمن ژێردەستی ڕێڤەبەریا خۆسەردا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریایە دکە. و دگەل نێزیکبوونا زەڤستانی مەترسیا هەری مەزن هەڵبەت کاریگەریاوەیە کارێکی چەکداری بڤی ڕەنگی لەسەر ژیانە خەلکێ وێ هەرێمی ئەزانە عومەر پەیامێنی دەنگی ئەمریکا لە قامش لۆ ڕاستەوخوا بمەڕایە ji bo ku ew peyamên dawî bi ji me re bêje zane dem baş çi tiştê nû heye? Zane dengê mi tê? إذا حتى يعني رجع الشمي حتى رجع إني بتوبا بتوبخانة ارتشا تركيا دفرع زرقاني وباكوري تلتمري برن بلدنتي بلدنتين هاسي فيدارن باش بجارجارتي برين لي فرمو
بمخابنی و دیارە پەیوەندیامە دگەل پامنەریمە زانە ئەمە لە قامشنۆ تێ بڕین هەلبەت وی دخواست ژمەڕە پەیامێن داوی بەحث بکە لەسەر ئەو گەفێن و تورکیا دکەژ بۆ کارێکی چەکداری دێ هەرێما باکوور و ڕۆژهەڵاتی سووریەدا کوی کاریگەریاوی گەلکێ خراپە لەسەر ژیانە خەڵکە سیڤیدارمان بکارن جارەکەدی پەیوەندیات بە زانەڕا بەگەڕین زانە ئاسیڤیدارم بجارێ پەیوەندی باش بە فەرموو یعنی تشتێ داوی چیە لەسەر ئەوان گەفێن تورکیا دە هەرێمێدا بله جخواج روجا دشمی حتی درجایی روجا اینه توبخانه ارتش ترکیه گوندن زرگان بگرانی تا توباران کردن هر وها حتی روجا اینه اویا توبرکن توباراندن بردوام کرد لی انجام اویا ده شعاریه کی یکی ارتش رژیم سوریه گلور بجید بن هاتا کشتن و 5 کس دنجی بریندار بون ده توباراندن آب باجارو که زرگان بخودجی قالك الآلية سفيدان كتن مالو ملكن ويدري دنافا باجارو كي زرقاني ده تو باراندن هاتو بيشكرن ايرو قالك دوريك عسكري ده هفبش نابرا روسيا وتركيا ده يا جيش هجمارة صدو حفظان جدما اقربستا اكتوبري 2019 ده جريال لرجلاتي كوباني بلي بله دزانن یعنی کارێکی لەشکری نەها عالیە تورکیاوە وی گەلکێ خراپیاوی هەبە لە تەوا هەرێمێ لێ لەسەر مەسەلاک و شەڕێ تیرۆریژی و تایبەتیژی شەڕێ داعش دە هەرێمێدا هەرمایە و چالاکیên داعشی لە بەری دەمەکە حتا ڕادەیەکی بتر بوونە وێ ناوێ وێ چ کاریگەری هەبە وێ ناوێ یانیان دەسەڵاتدار لە ورچت بێژن لەسەر مەسەلا شەڕێوان لە دژی داعشێ دنگ نابیزم تک برین سیڤیدارم دنگ نها باش بە زانە نزانم دەنگی من هاتێ زانە دیارە دیسان پەیوەندیەمە بە زانە عومەر ڕێژە قامشتۆ گەلکی ناباشە ئەم زانن و پەیوەندی ئینتەرنێتی لور گەلکی نەخۆشە و گەلکی ئالوزی هەنە لە دەمی کۆم پەیوەندی بپامنی ڕاتێکن زانات ئەسیڤیدارم بە کورتی تشمەڕە بیژی ئەگەر دەنگی مەبێژارێ بێ کاریگەریا وان گەفان لەسەر شەڕێ تیرۆری دەهارێمێدا تایبەت شەڕێ داعشێ جخوا ده اف قفانا ده دمك يتقول داعش جاره كتن كر اكتيف ويا البجاهيه ديرا زوري حتى برقايه و لاليه كي دنجي اكتيفونا باشوري سوريا الملي درعا يجي او جريدانا وي باكتيفونا داعش ده اليه باديه ده اليه بالميراي ده هنا جخوا جريدانا ويجي هي جو تمي هزن سوريا الديمقراطيك دي بيجا جو چکدارین داعشی دنابرا حد قراقین چمدش آلیه بادیه درباسی هرمن ریوبریا فسد بن هرمن هسدی دبه و پشتیوانیا چکدارین داعشی شانه داعشی که دما هسدی بیاد بیجا جو دما او قفن ترکیا دهبن او مجبور دمینن هزن خو قلك جاران تر بگرینن و جو جوان دورن اما تصيدار ين بجاهيه ديرا زوري فكشنن وابيا بالابونه كيتشنكه انغو في الشارع او لكاري سرشانه داعش كيم دكه وداعش سوديش بيا كيدغرا بري باميري دنج امريكا زانا عمر جقامش لبمره بوغل كسباس نوترین کەشتی فڕۆکە هەڵگری ئەمریکا بۆ یەکەمین جار لە باکووری زەریاتەسی جێگیر کرا. کارلەباب پەیامێری دەنگی ئەمریکای پنتاگۆن دەمان باتە سەر کەشتی USS جێرالد ئار فۆرد بۆ ئەوەی پیشانمان بدات کە کڵێشەنوەکە و بەهێزی ئەم کەشتی گەلە چەند بەهێزە بەرامبەر دوژمن. ئەمەی تۆ تێی دەڕوانیت گەورەترین و بەتوانەترین کەشتی جەنگی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە بە ناوی USS جێرالد فۆرد. بە دڵنیاییەوە لە سەر ڕووی دەریا ئەمە هەرە بەهێزترین کەشتی جەنگیە کە هەتا ئێستا هێزی دەریاییمان دەیخاتە ئەرکەوە. ئەم کەشتی فڕۆکە هەڵگرە بە ناوی فۆرد هەندێک گۆڕانکاری گەورەی لە جۆری پێشووی نمت تێدا کراوە. ڕێڕەوی فرینەکەی درێژتر و پانتر کراوە، هەروەها دیزاینکاران ئەو بورجیان زیاتر بردوێتە دواوە بۆ ئەوەی ڕووبەری زیاتر بۆ فرین بڕەخسێت. من ئێستا دەزانم کە ئەم کەشتیە باشترە چونکە بۆ من نزیکەی 2 ساڵ ئەفسەری فەرماندەی کەشتیەکە بووم و چاودێری بەڕێوەچوونی کارەکانم کردووە و دەبینم کاتێک کە فڕۆکەکان دەفڕن و دەنیشتنەوە. سیستمەکانی
کارکردنی کەشتەکە باشترە بە بەراورد بە جۆری تەکنۆلۆژیای کۆن ئەوەی بەهێزی هەڵمکاری دەکرد. هەر بۆیە فشاری کەمتر دەخاتە سەر فڕۆکە و کەشتێکە و دەتوانرێت بە گوێرەی سوک و قورسی فڕۆکەکە بگۆڕدرێت. من باسی سیستەمەکانی فڕۆکەی بێ فڕۆکەوان دەکەم. توانای ئەم کەشتیە زۆر ڕوونا بە بەراورد بە کەشتی فڕۆکە هەڵگری جۆری نیمی تێز. لولەی گواستنەوەی سوتەمەنی لەسەر ڕووی کەشتەکە بەدی ناکەیت ئەوەی ڕەوتی خێرایی کارەکان خاو دەکاتەوە. کەشتی فۆرد تانکی سوتەمەنی لەژێر ڕێڕەوی فڕیندا بنیادنراوە. هەر بۆیە لولەکانی گواستنەوەی سوتەمەنی یەکتر نابڕن و وەک تۆر بە یەکدا نەچوون. یەکەی سەرەکی لە کەشتێکەدا ڕێڕەوی فڕینی فڕۆکەکانە هەتا بە خێرایی بتوانین فڕۆکەی زیاتر و تەقەمەنی و چەک ئامادە و ڕێک بخەین. ئەوە توانای زیاترمان بۆ دابین دەکات بۆ ئەوەی فەرماندەیەک بتوانێت لە کاتی شەڕدا بەکاری بێنێت و سوودی لەوە بگرێت. نمونەی دۆخێکی بەرپابوونی شەڕ شیانی شەڕ لەگەڵ چینە ئەوەی هەڕەشەی کردووە بە زەبری هێز ئەگەر پێویست بکات تایوان بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. هێزی دەریایی ئەمریکا هەرە بەهێزترین هێزی دەریاییە لە جیهاندا، بەڵام پسپۆران دەڵێن ئەوە سەرکەوتن لە شەڕ بۆ تایوان لە پاسیفیکدا مسۆگەر ناکات. لەو ئۆقیانوسەی چین توانای ڕوونی جوگرافی تێدا هەیە. بەڕەچاوکردنی بارودۆخی تواناکانی ئەوان و هەروها تواناکانی ئێمە ئەوە شتێکە کە هیچ کەس ناتوانێت سەرکەوتنێکی ڕوون لەوێدا مسۆگەر بکات. بروس جۆنز دەڵێت لەو دەمەی کەشتی فڕۆکە هەڵگری فۆرد توانا بۆ جوبەخانەی لەشکری ئەمریکا زیاد دەکات. هاوکات ئەمریکا پێویستی بە پێشخستنی زیاتری هێزە دەریایەکەی هەیە بۆ ئەوەی بۆ چینی ڕوون بکاتەوە کە چین جەنگەکە لەگەڵ ئەمریکا دەدۆڕێنێت. بۆ کارلا باب سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. جارە یەکەیە کوکۆمەکە خانمان بە ڕێخستیەکە پاقشکردن و هەلانی نامینێن بنعەت ڕا لە دەشتا مووسڵی کار دەکەن. یەک جوانە نور عاسمە کو دەرچۆیە ئەنستوتیا هونەرن جوانە لە مووسڵێ لەوێ باوەڕنامەکە دیژی وەرگرتیە نور و چەند کەچین دی کار دکن ji bo rakirina mînên ji erd ku ji aliyê Daeş şêve berî çend salan hatine çandin. Peyamberê dengî Amerîka li Mosulê kawa Ömer ev rapor gihandiye. Nur Asım keçeka Mosuliyê derçûya peymangeha hunerên ciwan e li Mosulê. Lê arezuya vê kiçê cêwaze ji bawernama wê wergirtî. Nur digel çendîn keçindî li deşta neynewa karê li yeryana mînan dikin. Evên Daeş li çeperên pêşiyê çandîn li ber hêzên Iraqê û hêzên pêşmergeyî. دەمجمێر شەشی سپێدەی ئەم دەست بکارێ خوا دەکەین. بەریا دەستپێکردنا کاری ئەم لێگەڕیانێکی لە دەردۆرên ciyê xwe dikîn. Ev kare wekû her karekî diye. Çawa li qutabxanê mamostayên jin û mamostayên mêr hene, lewma ev kare jî pêtiviya her du reges têda bin. Ev gropê keçan karekê nû ye li snorê parêzgeha neynewa. Bo mawê zêdetirî salekê ye, ew kar dikin û zorbeyî wan lêgerên mînan e. Demê mînekê aşkerakin, kesanên taybetmend hene, ew ê mînê rakin. Em ketîne di nav zeviya mîna de û me karekî baş encam daye îro. Me 5 mîtrên çargoşe pak kirine. Bi harîkariya serokê grûpî. Niha me 10 keçên vekolerên mayînan hene. Her wiha 10 kur û 4 kes ewên mayînan radikin. Ev kesane bi giştî şarezan e û karê xwe di warê destnîşankirin û rakirina mayînan da encam didin. Ev gropê keçan xwe kemtir nabînin ji mêran. Her çende mêjoya rakirina mînan li Iraqê ji mêran destpêkiriye û heta nûke. أنصح كل البنات والنساء للعمل Ez şîreta xwe li gişt keç û jinan dikim ew karî bikin di vî biyavî de. Ji ber ku ev e karekî mirovayetiye û pakkirina bajarê û vegerandina jiyana xelkê. Li par sal ev gropê keçan hatiye damezrandin ji layê rêkxraweka navxwî ve û harîkariya rêkxraweka nîvdewletî ew karê xwe encam den û heta niha zêdetirî 800,000 metrên çargoşe ewan pak kirîne. Diger rakirina pitirî 200 mînên dest kirt. Kawa Emer dengê Amerîka, Mosul.
دامەزراوەی کاری ڕۆشنبیری ئاهەنگی کۆتایی پرۆژەی 2 ساڵیان بە هاوکاری پەیمانگەی گۆتەی ئەڵمانی بۆ پاڵپشتیکردنی گەنجانی بەتوانە لە کۆمەڵگەکەدا ساز کرد. پرۆژەکانیان پشتیوانی دارایی و هەماهەنگیە بۆ هاندانی پرۆژەی داهێنانی نوێ. زانیاری زیاتر لەم راپۆرتەی سنوود کەریمدایە. هاوژین ئەندازیاری تەلارسازە. ڕۆژانە دێتەم ئۆفیسەی کە خۆی و هاوسەرەکەی کاری دیزاین و دیکۆراتی تێدا دەکەن. ئەو یەکێکە لە سوودمەندبوانی ئەو پرۆژەی کارگەی کەلتور پێشکەشی گەنجانی کردووە. پاش دەرچوونم لە کۆلێژی ئەندازیاری بیرم لەوە کردەوە کە کارێک بۆ خۆم هەبێت. بیرمان کردەوە کە ئۆفیسێکی ئەندازیاری دامەزرێنین. ئێمە ڕۆژانە بۆ ماوەی 8 کاتژمێر لێرە کارەکەین لەگەڵ هاوسەرەکەمە کە ئیشەکانمان لە چوارچێوەی دیزاینی ناو و دەرەوەی بینا خۆیە بینێتەوە و هەروەها وردەکاری تاواکەرەکان. ئێرە کارگەی کەلتورە مەراسیمی کۆتایی هاتنی پرۆژەکەیانە کە ماوەی 2 ساڵە بە هاوبەشی پەیمانگای گۆتەی ئەڵمانی هاوکاری گەنجانی بەهرەمەندی کۆمەڵگا دەکەن و لە بواری دارایی و معنەویدا بۆ پاڵپشتیان لە بواری داهێنانی نوێدا. لە ساڵی 2021 سێ بەشە پرۆژەی لە خۆ کرد کە گەشەپێدانی ئەنیمەیشن بوو لەگەڵ نووسینی دەقی سینەمایی و لەگەڵ دیزاینی خشڵە خشتی کوردەواری و خشلی ماڵین مۆدێرن. ئامانجی سەرەکی پرۆژەکە خۆی کاتی خۆی ئێمە کە لەگەڵ گوێتەیە دانیشتین. ئەڵمانیا هەوڵی ئەوەیە بڕێک پارە لەو پارەی کە بۆ وڵاتانی هەژار و جیهانی سێ ئەڕوا تەرخان بکە بۆ ئەو وڵاتانەی کە زۆرترین کۆچی تایە ئەکرێت. بۆ خەڵکی شارەکە و بۆ حکوومەت و بۆ وەزارەتی ڕۆشنبیریش ئەم پرۆژانە زۆر گرنگن. لەبەر کاری ئێمە لە پشتیوانی و هاوکاری زیاترە، کاری خۆمانە، ئەرکی خۆمانە. هەمووکو وەزارەت هەمووکو حکوومەتیش پشتیوانی لە هەموو پرۆژەیەکی کلتوریەکرێ بە جۆرەی ئەو بارودۆخات دارایی کە هەیە. هاوژین پێی وایە پرۆژەکە بۆتە هۆی بەرەو پێشچوون و داهێنان لە بوارەکەی خۆیدا دەیەوێت لە داهاتوودا هەنگاوەکانی کارەکەی گەورەتر بکات. ئێمە پاش وەرگرتنی ئەم کۆرسە ئەتوانین بە شێوازێکی پرۆفیشناڵتر ئیش بکەین لە بوارەکەی خۆمانە. پاش وەرگرتنی ئەو هەموو زانیاری و ئەزمونەی کە لە کەسی ئەزموندار وەرمانگرتووە لێرە ئەتوانین بە شێوازێکی دروست لە بوارەکەمانە کار بکەین. کارگەی کەلتور ماوەی 2 ساڵە چەند پرۆژەیەکی هاوشێوەی بۆ خزمەتی گەنجان کردوتەوە. ئەمڕۆژ لە پێشەنگایەکی 2 ڕۆژەی هەمەجۆردا لە کاری دیزاینی تەلارسازی و دیزاین و داهێنان لە بواری خشڵ و چەند بوارێکی تردا کۆتایی بە پرۆژەکەیان دەهێنن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. هەرێستا ئەم راپۆرتەمان پێگەشت لە تورکیا ڕۆژی شەمە 9 ڕۆژنامەوانی کوردی ئاژانسی میزۆپۆتامیا و ژنیوز لەلایەن دادگای تاوانە قورسەکانی ئەنکەرەوە بە تومەتی ئەندام بوون لە ڕێکخراوێکی تیۆریستی دەست بەسەرکراون. جگەلەوەش خانمە سەرۆکی ئاژانسی TTB بەهۆی هەمان تومەتەوە زیندانی کراوە، بەڵام ڕۆژنامەنووسان و ڕێکخراوە مەدەنیەکان ئەو تومەتانە ڕەت دەکەنەوە. پەیامنێرمان عارف ئەسڵان ئەم راپۆرتەی بۆ ناردین. ڕۆژنەماوانێ کورد ئادنان بیلەنکو ڕێڤەبرێ ئۆفیسا ئەژانسە مەزۆپۆتامیاییە وانەیە di duyê Nîsanê de ji zîndanê derketibû. Ji wê rojê heyane ji ajansa wî û jin nîvsê herî kêmsih rojnamavan hatin desteserkirin û niha ji her du ajansan 25 rojnamavanên Kurd li zîndanê ne. Bîlen ev 20 sale di dezgehên ragihandinê yên Kurdan da dixebite û heya niha dehan caran hatiye desteserkirin û herî dawî ji ber çêkirina raporta ser du cotkarên ji helîkopterê hatîne avêtin salekê li zîndanê da ma. Roja sêşemê jî neh rojnamavanên Ajansa Mezopotamyayê û ji nîvsê piştî weşandina nûçeya Tirkiye li dijî Partiya Karkerên Kurdistan PKK çekên kimyewî karaniye ew hatin desteserkirin û Dadgeha Cezaya Girana Enqerê ew bi îddiaya endamtiya PKK zîndan kirin. Em bêjin 25 hevalê me hat hesedane em ê barê wan 25 hevalê xwe bigrin ser milê xwe her hevalekî milê ku çapemenî azad xebite wê barê wan bigire ser milê xwe û em ê bêtir nûçe çekin bêtir pê heqîqetê bikevin bêtir
و سوجين كو دولت تك او سوجين كو دولت سرج كودال ماشينه ويشكنجه وظلم سر كودال ماشينه حتما بين الزمن و باش قام ناويجن پلاتفورما دموکراسی یا وانه جبو پشتوانیا روزنامه‌وانان و سروکا یکیتیا دکترین ترک TTB شبنم کرور فینجانجه کو او جی به همان صدم هاتبون زندان کرن خو پیشاندان لداردخن و برتک نشان دادن اقتدار و yandaş medya او دبیجن کو گرتنا وان نتنی بو بپیکرین آزادیا رامان ده همان دمیدا ایریشن دیجی پارزوان مافن مرووایا پشتی داخویانی خو پیشانداران سردان آژانس مزوپوتامیا و جنیفسکر Çavlere ku hilbijartinên 2023 di meha Xizîranê de werin kirin. Bilan jî dibêje ku zextên li dijî gelê Kurd û dezgehên ragihandinê ber bi hilbijartinê ve tê zêde bin. Yani ew hilbijartin ji gorî em bêjin AKP bêje hilbijartina sersala komara hakema komarê û hilbijartin ji bo wan gelekê giringe, ji bo hemû aliyê gelekê giringe. Ji ber wê em bêjin ku yê ku em bêjin یه مخالف یه بروان سر کنن یه پلیتیکایی وان یه قریش برواجد کن وی وان بگیرن وی زورداری وزن سروان بگن کو دنگ خونه دریخن ام بیشن چالاکی نکن ندرکن ام بیشن کوچا یه پلیتیکا بردوام بگه لگور دانین سندیکا روزنامه‌وانên Tirkiye TGS nehe 25 roznamehwan û xebatkarên ragihandinê li zindanê ne. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. ایرو ایواری جشنک هالووینی ویل امریکا دست به که البته امتزانن هالووین به ترساندنی تی نافدار تی ناسکرین و هفکاری ما یحیی برزنجیجی دوی ازمونی را در باز بویا. ریزیان بسوا تا اکو خویان تحقیق نوا چند کاژمێرێک ببدە میوانی ترس و کارکتەرە شەرانگێزەکان. ئیدی ئەم کێڵگا کشتوکاڵیە 17 ساڵی ڕەبەقە 8 ساڵە و شتێکی نوێ گواستنەوەی هاموشۆکەرانیش ڕەنگە فەیلێ بە تراکتۆری دانیشتن لەسەر کش و پەڵاش. خۆم حەزم لە فیلمی ترسناکە ئیلهام لەوانمە وەرگرتووە یان لە کتێبەوە ساڵانش دەچینە نمایشێکی هاوشێوەوە بیرۆکەی لێوە وەردەگرین کە لەسەی نوێژ دەکڕین لەگەڵ خەڵقی ئەو بوارە پەیوەندیمان هەیە تاوەکو کاردێریەکەمان بەرەو پێشبەرین خەڵقی شارەزامان هێناوە بۆ دیزاین و ڕەنگکردنی کارخانەکە کە کەسێکە لە مەشیگەنەوە هێناومانە. Some of the design work and you get ideas from that and then also بۆ من ئەشێشی خولز بوو خۆم لەبەری ئەو هەوادارانم کە ناخوازن ئەم چالاکیە تاقی بکەنەوە کەمیش نین لەو تاریکستانە و لە ترسا پەشیمانە بن $30 تکتەکەشیان بە فیرۆدایە. دیقەت بە لەم تەمتمانی شەوە و یەکێ بە هاوار و قیژەکەی خۆی بەهاوێتە خەیاڵدانتەوە. لە کێڵگەیەکی گەنمەشامیدا لە ناکەو پیاوێک خۆی هەڵدا و قاچمی کرد منیش ماوەیەک ڕام کرد بەڕاستی زۆر ترسام بەسەر هاتێکی خۆش بوو. بۆ گروپەکە ئێمە حەزمان کرد لە ماڵەوە بینە دەرەوە و کاتێکی خۆش بەسەربەرین ئیدی کێبڕکەکە لەگەڵ خودی خۆتە خۆشی شەبترسی. هەرچەندە ترس بیرکردنەوەت لە شێوێنێ وەلێ ناکرێت بیر لەو هەموو دیزاین و کارکتەرە سەرنجڕاکێشانە نەکەیتەوە خێزانێک سەدان ساڵە بە مەزراکانیان بۆ سەرخاون دەیان ساڵیشە ئەمەشیان کردووە کارداریەکی سەرکەوتوو. لەو
لەم شوێنە بوو دایکە ناویچی بوو کێڵگە گەرمەشامیەکە کە لایتێکی لێزەریم پێبوو پێم دەوتن کە نەمترسێنن بەڵام هەر دەترسام و دەستم بەدەستی ئەوی شەوە بوو ساڵێکی تر نایەمەوە. هەرچەند لە کاتی ڕووماڵەکەیە کە کامێرەکان نەبینی تۆزێ لەگەڵ من نەرمتر بوون کارەکتەرەکان بۆ من میهرەبان بوون وەلێ لێتان ناشارمەوە ئەشترسام یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا هەرسنبرگ. هەر شاد و بەختەوەر بن. خدا حافظ.